دومه به سر ڕێکەفتنە ناوبەرە یەکیتی و گۆڕان دەرباز بوون. سەرکردایەتی هەبەش هەردووالیان کارین و هەردوو مهێن دەرباز بووی هەڵدەسەنگێنە. سەرکردایەتی و گۆڕان و یەکیتی دەبێژن کارێ لیژنیان بێباشی بەڕێوەچوو و ji bo جێبەجێکردنا ڕێکەفتنێ لیژنەبەر دەوام دەبن. تەوەری ئەساسی ئەمڕۆ یەکێک لەم لیژنەی دارایی بوو کە باسێکی دوورودرێژ کات چۆن ئێمە وەزعی خەڵک و گوزەرانی خەڵک و نقطەی ئەساسی بوو باسمان لێ کرد و هەموو هەواڵان ڕێی و تێبینی خۆیاندا لەسەر مەوزوعەکان و هیوادارین لە کۆبوونەوەی ئایندەش پێکەوە هەندێک بڕیاری تر هەیە کە گرنگە بۆ هەردوو لا ئەوانە تاوتێ بکرێن و بڕیاری لەسەر بدێ. سەرکردایەتی هەبەش شاندەک بێمە بەستە سەردانکردنە ئالیەن سیاسی و ji bo çareserkirina rewşa herêmê pêkanîn lê partî bêfermî bersiva wan daye û ragihan lêger yekîtî û goran naciva lê piştî vê yekê careke din jî daxwaza civînê lê partî dikin. هەر کاتێک کە زانیمان پارتی دیموکراتی کوردستان ویستی ئەوەیان هەیە کە پێشوازی لە وەفدەکەمان بکەن بەڵام جارێکی تریش داوایان لێکەینەوە بەڵام ئەگەر بزانین ئەو ویستیان یە نەخێرداوایان لێ ناکەین سەبارەت بەوەی کە سەرکردایەتی هاوبەش بەیەکەوە پێشوازی لە کاک فواد حوسێنەکەین جارێ داوامان لێ نەکراوە کە سەردانمان بکە کە داوامان لێکراوە کاتە بڕیاری خۆمان. سەرکردایەتی هەبەش گۆڕان و یەکێتی تەکەزی لەسەر هەوڵێن خۆش ji bo çareserkirina rewşa siyasî dikin û dibêjin berdewam dibin di bilivînên xwe de û bersiva aliyan jî lêser rêkeftinê bi dilê wan bû.